سڵاوتان لێبێت و بەیانیتان باش ئومێدی ڕۆژێکی باشتان بۆ خوازم ڕۆژێک پڕ لە تەندروستی و پڕ لە سەلامەتی ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی ڕۆژ باشمان بۆتان ئامادە کردووەکە لە کۆتایی هەفتەیە بێگومان کۆمەڵی بڕگە و بابەتیشمان بۆتان ئامادە کردووە سەرنج دەخێنە سەر ئەو بابەتانی کە بابەتی ڕۆژن یەکێک لەو گرنگترین بابەتانەی کە ئەمڕۆژ دەبێتە سەرەکیترین تەوەری بەرنامەکەمان یاخود تەوەری بەرنامەکەمان بەوە دەست پێ دەکات ئەویش دیدارێکی تایبەتە کە بۆ منداڵان و تەندروستی منداڵان ڕێکخراوە جا دواتر باستان بۆ دەکەم کە دیدارەکە سەبارەت بە چییە میوانەکەمان کێیە وەجگەلەوە وەش لە یاد نەکەین ئەمڕۆ ڕۆژی پاسکیل سواری جیهانیە لە هەولێریش ڕێرەوەیەکی پاسکیل سواری بۆ پاسکیل سوارانەوانی کە ئارزومەندن کە پاسکیل سواری بکەن کراوەتەوە وەجگەلەوە چالاکیش بەڕێوە دەچێت پێش بابەتمان دەبێت سەبارەت بەوە جگەلەوە کۆمەڵە بڕگە و بابەتی دیکەشمان بۆتان ئامادە کردووە و سەرەتاش بە کورتێک لە هەواڵە سیاسەکان دەست پێەکە بۆ بزانین کە چی لە ناوچەکە دەبزێت. جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت هەولێر و بەغدا لە ڕێکەوتنی کۆتایی لەسەر میکانیزمەکانی جێبەجێکردنی یاسای بودجە نزیکن. قبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر نووسیوێتی لە بەغداوە گەڕاینەوە هەولێر و نزیکین لە ڕێکەوتنی کۆتایی لەسەر میکانیزمەکانی جێبەجێکردنی یاسای بودجە. جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایشی دەگەنێت نیازپاکی لە هەردوو لاوە بۆ پابەندبوون بە دەقی یاساکە کاریگەری باشی دەبێت لەسەر دۆخی دارایی هەرێم و پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمیش دەباتە قۆناغێکی نوێوە. ئەنجومەنی دادوەری عێراق و هەرێمی کوردستان لەسەر چەند خاڵێک ڕێکەوتن. ئەنجومەنی دادوەری حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان کۆبوونەوە مسلم متعب سەرپەرشتیار لە ئەنجومەنی دادوەری عێراقی ڕایگەاند لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان بە ڕادەستکردنی 300 داواکراو لە داگداکانی عێراق بە سێ قۆناغ و پێکێنانی لێژنەیەکی هاوبەش بۆ جێبەجێکردنی یاساکان لە سەرجەم دادگاکان ڕێکەوتن. هەروەها هەردوولا پابەند دەبن با جێبەجێکردنی بڕیارەکان بۆ دەستگیرکردنی داواکراوان. و ئەنجومەنی یاسایشی تورکیا ڕایدەگەێنێت وڵاتەکەی سوورە لەسەر بەردەوامبوونی ئۆپراسیۆنی سەربازی دژی پەکەکە و یەپەگا لە عێراق و سووریا. ئەنجومەنی یاسایشی تورکیا لە بەیاننامەیەکدا دوای کۆبوونەوەی با سەرپەرشتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایدەگەێنێت ئۆپراسیۆنی سەربازی دژی پەکەکە و یەپەگە لە عێراق و سووریا بەردەوام دەبێت. ئەنجومەنی یاسایشی تورکیا ڕاشی دەگەێنێت تورکیا ڕێز لە سەروەری و یەکێتی وڵاتانی دراوسێت دەگرێت بەڵام لەسەر هەڵوێستی خۆی دژی تیرۆر لە دەرەوە پاراستنی سنووری وڵاتەکەی بەردەوام دەبێت. هەژدە کۆگای هەڵگرتنی نەوت لە تاران سووتان. پەیمان سابریان بەڕێوبەری فریاکەوتنی تاران ڕایگەیاند هەژدە کۆگای هەڵگرتنی نەوت لە پاڵاوگەکانی تاران ئاگریان گرتووە و هۆکاری ئاگرکەوتنەوەکەش سەرەتا ئاگر لە هێڵەکانی گازی شل کەوتۆتەوە دواتر تەشەنەی کردووە. ڕاشیگەیان ڕووداوەکە قوربانی لێ نەکەوتۆتەوە چەندین یەکەی ئاگر کوژێنەوەش کار بۆ کوژاندنەوەی ئاگرەکە دەکەن. وا لە هەواڵێکی دڵخۆشکەردا ڕێژەی توشبوون با کۆرۆنا لە جیهان 15 کەمی کردووە. ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردوتەوە هەفتەیەک دەبێت ڕێژەی توشبوون بە کۆرۆنا و گیان لە دەستان بە پەتای کەمی کردووە. بە شێوەیەک ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان بە ڕێژەی 15 وە گیان لە دەستان بە ڤایرۆسەکە بە ڕێژەی 17 کەمی کردووە. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی تا ئێستا نزیکەی 170 ملیۆن کەس لە جیهان تووشی کۆرۆنا بۆ زیاتر لە 3 ملیۆن کەسیش بۆ پەتای گیانی لە دەستداوە. گوێبیست و بینەری کورتێک لە هەواڵەکان بوو. جا ئێستا شەچینە ناو بڕگە بابەتەکانی. بە بابەتێک لە کەرکووک دەست پێکەم. لە قەتپاڵی شاخ و کێوەکانی کەرکووک لە کارگەیەکی دروستکردنی گەچ و کەرەستەی بیناسازی کرێکاران سوودیان لە بەردی سپی شاخەکە بینیوە کە لە پاش پرۆسێکی سەختی کارکردن لە ڕێگەی ئامێر و هێزی دەستەوە چەندی بەرهەمی بیناسازی لێ دروست دەکرێت کە دەکرێت ئێمە پشت بە بەم بەرهەمانە ببەستین بێەوەی کە لە دەرەوە هاوردەی ئەو کەرەستە بیناسازیانە بکەین. با پێکەوە بینەر.
کێوەکانی دەوروبەری کەرکووک بوونەتە سەرچاوی دابینکردنی چەندین کەرەستەی بیناسازی کە لە دوای پرۆسەیەکی سەخت و درێژ دەکرێنە جۆرە گەچێک کە بۆ بیناسازی و دیکۆری باڵەخانەکان بە تایبەت ئەوەی پێی دەوترێت جپسۆم پاودەر بەکاردەهێنرێت. سەرەتا کرێکاران بەردەستپێکان بە ئامێری گەورە لە قەتپاڵی کێوەکە دەبڕن و پاشان دەیکەن بە پارچەی بچووک. بەردەکەی با بۆ کوورە جا ستوێن بکۆم بە پەرەمێز و کۆپرێسەر تقریبا 24 ساعتە ستوێ دوای 24 ساعتەکە لێ گەڕێن شەوڕۆژێ دوای ئەوەی هاڕین سەحالێن وای هاڕن ئەجا جاران گەچەکەشی بەدەست بارەکرا هاڕینەکەشی بەدەست بوو هەم بەزەرە بە برین بە کرێکار ئێستا شانە نەماوە هەمی بۆتە مەکائین. لە دوای ئەوەی بەردەکان لە پلەیەکی بەرزی گەرمدا و لە ناو فڕنەکان بۆ ماوەی 24 کاتژمێر دەمێننەوە دواتر هەر بۆ ماوەی 24 کاتژمێری تر سار دەکرێنەوە. کرێکاران بەردە سوتاوەکانی لێجیا دەکەنەوە و بە ئامێری تایبەت ورد و خاشی دەکەن تا دەبێتە گەچێکی ئامادەکراو کە بە وتەی کرێکاران لە بەرهەمی هاوردەکرا و باشترە. ئەنجام گەچەی ئێمە هەموو مادەکان مادەی خاو و سروشتیە گەسێکی زۆر باشە نەوێتێکی زۆر باشە بۆ بیناکان ئەڕوا بەردەوامەوە ئیشە ئیش وەساکان زۆر پێیان باشە ئیشی زۆر خۆش و لەبارە گەسیشمان ئێمە لە ئێرانیشەوە دێ لە کەرکووکەوە دێ لە تورکیاوە دێم گەچانە بەڵام ئەم گەچەی ئێمە لە هەمووی باشترە. بۆ بەدەستهێنانی بەرهەمێکی خۆماڵی و هاوکات دابینکردنی بژێوی ژیان کرێکاران لە کاتژمێر 5 بەیانیەوە تا کاتژمێر 4 پاشنیوەڕۆ کار دەکەن. سەرەڕای سەختی کارەکانیشیان بەڵام نیگەرانن لە کەمبوونەوەی کارەکانیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا. کۆرۆنا تەسیری باشی لێکردین ماوەیەکی زۆر ئیشمان نەکرد ماوەی 5-6 مانگ ئەتوانم بەڵام 180 ئیشی ڕاگردین تەسیری هەبوو بۆ سەر ئیشەکەی ئێمە بۆ سەر ئیشی ئامی تەسیری هەبوو. ئەگەرچی لە کۆندا هەموو پرۆسەی دروستکردنی گەچ و کەرەستەکانی بیناسازی بە تەنها لەسەر هێز و بازووی کرێکاران بووە، ئێستاش بە هەمان شێوە لە نەبوونی کارخانەی مۆدێرندا کرێکارانی ئەم ناوچەیە تا ڕادێکی زۆر شێوازە تەقلیدیەکان بۆ بەرهەمهێنانی گەچ بەکاردەهێنن. ئەوەش وای کردووە بەرهەمێکی خۆماڵی باش بە ماندووبوونێکی زۆر بەدەست بهێنرێت. لە سەرەتای پرۆگرامەکەمەوە کە دەستم پێکرد باسی ئەوم کرد کە تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەکەمان یەکەم دیداری تایبەت بە منداڵان و هەروەها تەندروستی و ژیانە بۆ منداڵان. جا سەبارەت بە ئەو تەوەری کە باستان بۆکەم پێشتر یەک پێشەکیکی چۆنەڵێت کەمتان بۆ ئەخەمە ڕوو کە ئەم گرافیکەیە و دواتر ئەچمە ناو تەوەرەکە و زیاتر باسی لێوەکەین. گۆڤاری لانسێتی پزیشکی بڵاوی کردوتەوە زۆرینەی منداڵانی جیهان بەدەست پیسبوونی ژینگەوە دەناڵێنن و بەهۆیەوە تووشی نەخۆشی دەبن. هەروەها بە ملیۆنان منداڵ بەهۆی گاز و سوتەمەنیە پیسەکانەوە تووشی بەدخۆراکی و هەروەها نیشانەکانی نەخۆشی سی و ڕابۆ دەبنەوە. و هاوکات 35 پەیمانگای تەندروستی جیهانی هۆشداری لەبارەی کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر منداڵان دەدەن. ئاماژەش بەوە دەکەن کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر منداڵان بەراورد بە گەورەکان زیاترە. ئاماژە بۆش کراوە دیسانەوە کە ساڵانە بە ملیۆنان منداڵ بەهۆی شوێنە قەرەباڵغەکان و ژینگە تووشی نەخۆشەکانی سنگ و سی و ڕەبوو دەبنەوە. ئەمە گرافیکێک بوو کە باسمان لە کۆمەڵی نەخۆشی کرد کە بەهۆی ژینگەوە تووشی منداڵانە بن. جا جگەلەوەی کە هۆکاری ژینگە ئێمە دەزانین لە جیهاندا کۆمەڵێک نەخۆشی زۆر هەن کە تووشی منداڵان دەبن. بۆیە دیارە ئەمڕۆ یەکەم دیداری منداڵان بۆ تەندروستی و دیداری منداڵ بۆ تەندروستی و ژیان بەڕێوە دەچێت کە ئێمە سەبارەت بەم بابەتە هەوڵی ئەوە ئەدەین کە زیاتر بۆ ئێوە ڕوونی بکەینەوە وە گوتمان لە جۆری خۆی ئەمە یەکەمە کە لە کوردستانە دیداری منداڵ بۆ تەندروستی و ژیان بەڕێوە بچێت کە بە میوانداری دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆڕی منداڵان ئێمە کە بەڕێزیشیان سەرپەرشتیارن لە دیدارەکە پرسوڕات پێ ئەەکەین کە دیدارەکە چۆنە و چۆن دەست پێ ئەکات ئامانجی چییە جامانە هەمووی لە ناو پرۆگرامەکەمان بەیەکەوە دەبی منوتۆ دکتۆر. بەیانیت باش بەخێر هاتی سەر و سەرچاوان خۆشحاڵم کە ئەم بەیانیە لێرەیت و بۆ ئەم بابەتە گرنگە. بانی تۆش و بینەرانی بەڕێزیش باش زۆر سپاس و ئێوە بۆ ئەم دیدارە بەڕێزان. زۆر سپاس دەکەم. دکتۆر محەممەد سەرەتا من و جەنابەت باسمان لەوە کرد کە من بۆ خۆم یەکەم جارێک گوێم لە ئەم بابەتا بێت کە دیداری منداڵ بۆ تەندروستی و ژیان. کەمێ باسی دیدارەکەمان بۆ بکە دیدارەکە چۆنەکە لێرە لە کوردستان ئەنجام دەدرێت دیداری هاوشێوەی تر هەبووە دیدارەکە باز لە چیەکات؟
زۆر سپاس ڕاستێکی دەتوانم بڵم هەر لە سەرتاوە کە دەستمان پێکرد ناومان لێنا یەکەم دیدار واتە هاوشێوەی ئەو دیدارە ڕاستێکی نەبووە لە دەربارەی منداڵ بە تایبەتی ئێمە دەبینین کە کۆمەڵێک دیدار هەیە دەربارەی شت بۆ نمونە دیداری میری دیداری زانکۆی ئەمریکی کۆمەڵێک شتی تر کۆنفرانسات دەربارەی بواری سیاسی کۆمەڵاتی لەوانەیە بواری تەندروستی بەس ڕاستی دەربارەی منداڵ تا ئێستا نەمبیستوە و نەکراوە لەبەرەوە ویستم ئێمەش لە بواری منداڵان بەڕاستی بیرۆکەیەک دابێنین کە ئەو بیرۆکەیە خزمەتێک بکە بە کۆمەڵگا و خزمەتێک بە منداڵان بکات وە شتێک بێنێتە پێشەوە و خەڵک بیبینێت بەڕاستی کە دەتوانم بڵم بە تاوای فرامۆشکراوە کە منداڵە باشە دکتۆر لێرە ئامانجەکەتان ئەوە بۆ کە خزمەت بگەنێت بڵێ بێگومان هەر کاتێک کە هەنگاو بۆ هەر کارێک دەنرێت بێگومان بۆشاییەک هەیە کێشەیەک هەیە بۆیە هەنگای بۆ درێت بۆ چارەسەرکردن ئامانجتان لە ڕێخستنی دیدارەکە چی بوو چ کێشەیەکتان بینی ئێوە ئەو دیدارەتان ڕێخست چ بۆشاییەک هەبوو کە هەستان کرد پێویست بەوە کاکە دیدارێکی لەم شێوەیە هەبێت بڵێ ڕاستیکەی منداڵ دەمێ بەوتێ ئاماژە بکەم کە هەر نەتەوەیەک بیوێ گۆڕانکاری لە خۆیدا بکات و کۆمەڵگا لە بناغەوە بگۆڕێ دەبێت لە منداڵەوە دەست پێ بکات نەک لە منداڵ کە لەدایک دەبێت لەو کاتەی کە پلاندادرێت کە منداڵ بخرێتە ناو سکیدایکەوە دەبێت لەو کاتەوە دەست پێ بکرێت و کاری لەسەر بکرێت ئەگەر بتەوێت دوا ڕۆژی نەتەوە بگۆڕی ئێمە بۆ نمونە میلەتی کورد ئەگەر بمانەوێت دوا ڕۆژمان ڕووناک بێت و پرشنگدار بێت دەبێت ئاواتێکمان هەبێ هەوڵ و کۆشتێکی گەورەمان هەبێ بۆ ئەوکە لە سەرەتای دەستپێکردنی ژیانەوە دەست پێ بکەین چونکە ئەگەر کاتێک کە منداڵ بۆنە بایەخ بێدرێت و فرامۆژ ناکرێت و لەسەر ئەو شێوازە زانستی کە داواکراوە و هەیە و لە وڵاتە پێشکەوتەکان پەیڕەوی لە دەکرێت بەو شێوازە ئەو ڕێڕەوە بگیرێتە بەر بێگومان لە هەر 20 ساڵ جارێک جیلێکی پێشکەوتووی شارەزای لێهاتووی تۆکمە دروست دەبێت کە سەرتاپای ئەو نەتەوەیە دەگۆڕێت ئەگەر ئەو جی لە سیر بکەین بۆ منە لە تەمەنی 20 ساڵی تاوەکو 30 ساڵی کاتێک کە ئیش لەسەر کرابێ بۆ منەکە لە ساڵی 2000ەوە کار لەسەر ئەوە کرابێ ئێستا جیلێکمان دەبێت لە هەموو سێکتەرەکانی ژیان بەشدارە لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی پێگەیشتنەوە لە هەموو لایەکەوە دەتوانێت کاری زۆر گەورە ئەنجامدا بەڕاستی ئەمەش لەو بۆشایە گەورەی کە دەیبینم کە بریتە لە فرامۆشکردنی منداڵ بە تەواوی بەداخەوە دەیڵم لەوانەیە بایەخدان هەبێت دایک و باوک خۆشەویستیی زۆری هەیە بۆ منداڵەکانی بواری پەروەردە بایەخ دەدات بەس ئەو بایەخدانە بە شێوەیەکی چڕوپڕ و هاوپێک بەست نییە کە بگاتە ئاستێک بتوانێت منداڵ لەو ئاستە پەروەردە بکات کە لێی چاوەڕە دەکرێت بەڕاستی منداڵ سنگ و قورسایەکی زۆر گەورەی هەیە و منداڵ لە ئاستێکدایە و پێویستە لە ئاستێکدا ببیندرێت کە هەموو شتێکی لە بندەسا زۆرتەوە دکتۆر کاتە لە ئێمە چەند ڕۆژێکە یەکی شەشمان بەجێ هێشتووە دوو ڕۆژە یەکی شەشمان بەجێشتەوە یەکەم هەنگاو کە بۆ منداڵان دەنرێت لەلایەن پسپۆڕێکی نەخۆشیەکانی منداڵانەوە ئەوە بۆ کە دیدارێک ڕێک ئەخرێت و دەمەوێت بزانم ئەمە زادەی هزروبیری خودی جەنابەت بووە دانانی ئەم دیدارە و ڕێخستنی ئەم دیدارە ئەگەر بڵێ ئەو پلتفۆرمی دیدارەکەمان پێ بڵێ کە کێ بەشدارە بێت بەڵێ ڕاستەکەی بیرۆکەکە هەر لە لای خۆمەوە سەری هەڵدا ئەوەش ماوەیەکە خێریکەم نزیکەی 4 مانگ دەبێت بەڵام بەهۆی پەتای کۆرۆنا و کێشە و گرفتەکان بە تایبەتی کە لە مانگی 4 سەری هەڵدایەوە و بە ڕێژێکی بەڵاو بۆ دیسان وای کرد دوای بخەین دواتر هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان ئەوەش دیسان دوای خست بەڵام چۆن دەڵی خێرێکی تێدا بوو کە نزیک بووە لە ڕۆژی جیهانی منداڵان نەویست ڕاستەکەی بکەینە ڕۆژی 1/6 لەبەرەوەی کۆمەڵێک چالاکی تر هەیە و ئێمە خۆمان چالاکێکمان ئەنجامدا لە نەخۆشخانەکەمان چەند منداڵێکمان هێنا و ئاهەنگێکی خەنجیلانەمان بۆ سازکردن بە ئامادەبوونین چەند کە ساعتیەک ئیدی ڕاستەکەی ویستم لە ڕۆژی کە سێشەمە بوو 1/6 بخێنە پێنجشەمە هەم گونجاوترە و هەم لە ڕۆژێکی دابڕاوترە لە ڕۆژی جیهانی منداڵان لەبەرەوە بیرۆکەکەم ڕاستی هەر بیرۆکەی خۆمە سوپاس بخوا کە ئەو بیرۆکەیە هاتە مێشکم و ئینشاءالله بەنیازین بەڕاستی
بیکەینە ساڵانە بەتەما بۆ پرسیارە لێ بکەم کە دکتۆر ئینشاءڵڵا گەر سەرکەوتوو بووی دارەکەتان ئەوە پلانێکی ساڵانە هەبێت بۆ ئێمە بزانین لەسەر ڕیپارچیتان کردو ساڵی ئایندە بەتەمای چین بۆی من هەر لە ئێستاوە هێشتا دیدارەکەتان دەستی پێ نەکردووە بەڵام ئەگەر کۆتایی هات بە دیدارەکەتان پلانی ئەوەت هەیە کە ساڵی داهاتوو بە چ شێوەیەک بیکەیت؟ بەڵێ ڕاستی ئێو ساڵ کە ئێمە ئەنجامی دەدەین وەکو تاقیکردنەوەیەکە و ئەو ئامادەکاری کە بۆمان کردووە لە دابینکردنی هۆڵ و لە بانکێشکردنی خەڵکو و کەسایەتی و کۆمەڵێک شت دەیبینم بەڕاستی کە ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبێت و بۆ ساڵی داهاتوو بێگومان هەوڵی زیاتر دەدەین و بیرڕای خەڵکی زیاتر وەردەگرین کۆمەڵە کەسانیشتر دێنە سەرهێڵ بۆ ئەوی کە لەگەڵمان بەشدار بن و بیرڕان وەربگرین گفتوگۆی لەسەر بکەین بزانین چ بکرێت و بە شێوازێک هەنگاوی زیاتر هەڵبگرین ئەو ساڵ بەڕاستی کردومانەتە ئەوەی کە هاتن بۆ هەمووان بێت و کراوە بێت کاتە لەکوێ دەبێت لە هۆڵی میدیا لە سەستیمەتری بەرامبەر ئۆتێل زەیتونە لەوێ ڕێکمان خستووە و هەموو ڕێنمایە تەندروستیەکان بەڕاستی جێبەجێ دەکرێت ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی و وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتی هۆڵی میدیا پێی ڕاگەاندوین وەکو ئێمە شکلهانێکی پزیشکین بەڕاستی ئەو ڕێنمانە جێبەجێ دەکەین ژمارەی کەسەکان بە شێوازێک بێت و دانیشتنی کەسەکان بە شێوازێک بێت سوپاس بخوا ئەوەندەی کە ئاگدارین بەڕاستی کەساتی شاری هەولێر لە حیزبی و کەساتی ئاسایی و حکمی و مامۆستانی زانکۆ ئەوانە بەشدار دەبن و لە بیرمانە چێکە بەڕاستی لەژێر چاودێری ڕێزدار جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی بەڕێوە دەچێت کە دەمەوێت لێرە بەڕاستی زۆر سوپاسی جەنابیان کەم کە بەبێ هیچ گومانێک و بە هیچ دوو دڵیەک ڕاستەوخۆ خۆشحاڵی خۆی دەربڕی تەنانەت ئامادەی خۆی دەربڕی کە بە هەموو شێوەیەک ئامادەیە بەشداری بکات و وتەی هەبێت تەنانەت ئەوەی پێگوتم کە بەڕێز دکتۆر ئاسۆ حەوێزی کە وتەبێژی وەزارەتە ئەویش ئامادە دەبێت زۆر خۆشحاڵی خۆیان دەربڕی بەڕاستی هەر لە یەکەم هەنگاوەوە کە دەستمان پێکرد ئەوە پاڵنەرێکی بەهێز بوو بۆ ئەوەی کە ئێمە بە گوڕوتنیی زۆرەوە و بە هەست و سۆزێکی خۆشەویستیەوە زیاتر بەرەو دیدارەکە بچین و ماندووبوونێکی زۆر شەو ڕۆژ بخینە سەرێکتر بۆ ئەوی کەەوە بگەینە ئەو ڕۆژەی کە ئەو دیدارە بە ئەنجام بگەێنین. باش زۆر چاکە ئێوە لە کۆتایی دیدارەکە هیچ یادداشتێک پێشکەش بەلایانی پەیوەندیدار دەکەن واتە کۆتایی دانیشتەکە کۆی بکەنەوە ئەوەی کە ئەنجامی دانیشتەکە بووە پێشکەش بەلایانی پەیوەندیدار بکەن بۆی کە بێگومان دەستنیشانی هەندێک کێشە دەکەن. بەڵێ ئێمە لە پلاتفۆرمی دیدارەکەدا هەر لە سەرتاوە کە دەستم پێکرد لە خاڵێکیان ئاماژەم بەوە داوە کە خاڵی کۆتایی دیدارەکەیە کە ئێمە دەمانەوێت نامیلکەیەک دەربکەین لە کۆی پرۆگرام و بەرنامەکانی دیدارەکە ئامانجەکانی دیدارەکە پێکهاتەی دیدارەکە ڕاگەاندنی دیدارەکە لە کۆتاییشدا گەاندنی ئامانجەکانی دیدارەکە بەلایانی پەیوەنددار ئایا لایانی پەیوەنددار چی بۆ دەکا وەلایانی پەیوەنددار چۆن دێتە سەر هێڵ وە چ بکرێت بە هەماهەنگی ئێمە بۆ من ئەوەی کە هەماهەنگی پێویستە لە نێوانیاندا هەبێت لایانی حکوومەت لایانی وەزارەتی پەروەردە لایانی وەزارەتی تەندروستی لەگەڵ جەماوەر بەڕاستی جەماوەر لەبەرەوەی هەموو کەس منداڵی هەیە ئەوەی کە بەتەمەنەوە منداڵی نیەنەوەی هەیە کە سوکاری نزیکی هەیە هیچ کەسێک هیچ خێزانێک نییە دابراو بێ لە منداڵ هەروەکو دەبین ئەوانەی کە منداڵیشیان نییە بە هەموو شێوەیەک هەوڵ و کۆششیان بۆ ئەوەیە کە منداڵیان ببێ و خواپیان بدا لەبەرەوە بەڕاستی کۆمەلگا بەشێکی نەکدانەبراوە بەشێکی وابەستە و تێکەڵە لەگەڵ منداڵ هیچ جیاوازیەک نابێنین لەبەرەوە پێویستە بە هەموو لایەک هەوڵ و کۆشش بدەین بۆ ئەوەی کار بۆ منداڵ بکەین کار لەسەر منداڵ بکەین بگەینە ئاسێک منداڵ ئەو شتانەی کە داوامان لێ دەکرێت پێی بگەێنین وە پێی بدەین بەڕاستی بەداخەوە ئێستا کۆمەڵێکی شۆگرفتی زۆر گەورە هەیە و خەڵێک کە دەیبینم بەڕاستی من لە خەڵێک وە لە بۆ نمونەوانی کە سەردانیمان دەکەن نەخۆش ئەوە دەبیستین کە بۆ نمونە زۆر جار کەسێک کە منداڵی نیە هەوڵ و کۆششی زۆر دەدا کاتێک کە لی دەپرسی و لێ قوڵ دەبێەوە دەگەیە خاڵێک هۆکاری چێ کە زۆر داوای ئەوە دەکات منداڵی ببێ بەداخەوە دەیڵم زیاتر بیرۆکە و بیر و بۆچنی هەموو کەسێکمان لەوانێت توان بڵم هەموو خەڵکی ڕۆژهەڵات بۆ ئەوەیە کە منداڵت هەبێ خۆشە منداڵ هەبێ جێگرەوەتە منداڵێک هەبێ بۆ منە میراتت لێ بگرێ بە کوردی خۆمانەوە ناوی کوێر نابێتەوە
ئەوەیە بەڕاستی بەڵێ بەداخەوە ئەوە شتێکی پیرۆزە ئەوانە کانگایەکە کە لە دڵی مرۆڤی بە سۆزەوە هەڵدەقڵێ بەڵام پێویستە لەگەڵ ئەوەدا لایانی گرنگی منداڵیش فرامۆژ نەکرێ کە نەتەوەی دواڕۆژ یاخود جیلی دواڕۆژ هەر لەو منداڵە پێک دێت زۆر چاکە. دکتۆر دیدارەکە زیاتر ئەکادمی دەبێت یان دیدارێکە چونکە بۆ هەموو خەڵکێکە خەڵک ئامادا بێت دیدارێکی سادە دەبێت بۆی کە زووتر بگاتە ناو خەڵک. بەڵێ ڕاستی ئێمە دامانەوە دیدارێکی زانستی ئەکادمی جەماوەری باشە واتە هەرچێک لایەنەکە بە زمانێکی کوردی پێشکەشی دەکەین و بە زمانێکی ناو کۆمەلگا بە زمانێکی ئاسایی و ئەو پزیشکە پسپۆڕانێک کە لەگەڵمان بەشدارن کە لە هەموو لایەنەکانەوە بەشدارن تەنیا لایانی پسپۆڕی منداڵان نییە پزیشکن بەڕێزیان دەمانەوێت پەیامێک بگەێنین کە پەیامێکی سادەی زانستی ئەکادمی ئاسایی بێت بۆ ئەوەیەوە ڕاستەوخۆ بگاتە جەماوەر و مێشکی خەڵک هەرسی بکات. زیاتر لە بابەتی وتاردان خۆی ئەگرێتەوە یا چالاکی دیکەشیت هەیە چەند چالاکی کەشمان هەیە بابەتەکان بە شێوازی پرسیار و وەڵامە شێوە پانێڵ ئامادە دەکرێت من خۆم بەڕێوەبەری پانێڵ و سەرپەرشتیار و ئامادەکاری بابەتەکەم دوو پزیشکی پسپۆڕی منداڵانمان هەیە لە بوارەکانی گەشەی منداڵ و تەندروستی منداڵ قسە دەکەن پزیشکێکی ئافرەتانمان هەیە کە پسپۆرە لە بواری ئافرەتان دەربارەی هەڵسوکەوتی دایک خێزان و لابردنی کاریگەریە دەرونی و خراپەکان لەسەر دایک لە کاتی سکپڕیدا هەڵسوکەوتی دایک و خێزان لەگەڵ منداڵی ناوسک قسە دەکات و پێش دانانی پلان بۆ منداڵ کە بکەوێتە ناوسکی دایشی یعنی ئێوە کار لەسەر نوتفەبوونی منداڵەکە لە هەر لە نوتفەبوونیەوە کاری بۆ دەکەن هەتا دەکرێت بڵین پێش نوتفەبوونیش کە بەڕاستی زانستی ئەوەیە بۆ منە ئەومدا ئەو دایکانەی کە ئەو خێزانانەی کە کێشە و گرفتیان هەیە لە بوونی منداڵ بە تایبەتی لە هەندێک کێشەی بۆ منە لە پشت کە دەردەکەوێت پێویستە چەند دەرمانیش تایبەت هەیە 4 مانگ پێش ئەوەی کە منداڵەکە بکەوێتە ناوسکی دایکەوە کە بەداخەوە دێڵم باوەڕ ناکەم هیچ خاڵێکی زۆر خاڵی بیست بێ سەرنجڕاکێشە کە ئێمە کە پلان دانین بۆ منداڵ بوون هەر ئەوەیە کە پلانەکە دانڕێ و جێبەجێ ئەکرێت پلانەکە داناندرێت بەداخەوە بیریشی لێ نەکراوەوە چەند مانگێک پێش ئەوە واتە لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئێوە پێش ئەوەی کە مرۆڤێک بێتە سەرزەوی ئامادەکاری بۆ بکرێت کە ڕەنگە لە وڵاتانی دیکە سنتەرێکی ڕاوێژکاری هەبێت بۆ ئەمە ئێوە هەڵنادێنەوە هەیە بە دوواداچوون هەیە ئەو دایک و باوکانەی کە دەیانەوێت بۆ نمونە منداڵیان ببێت بەردەوام چاودێری دەکرێن لە بەریتانیا دایکێک بۆ نمونە کە سکپڕە بەرنامەی بۆ دادرێ ئەگەر لەو بەرنمەیە لادات لە ڕاوێژی پزیشکی لە چاودێری پزیشکی لە سەرپەرشتیاری خودی دایکەکە ئەگەر لەو بەرنمەیە لادا ڕاستەخۆ ئاگدار دەکرێتەوە بۆ نمونە لێرە ئەو یاسای هەیە بەڵام بە ئارەزووی خۆتە ئەگەر بیکەیان ئارەزووی خۆتە ئەو کەسانی کە توانانیە یاخود بۆ نمونە بەو شێوەیە دەسەڵاتدار نین کە لە ڕووی مادیەوە بیکەن فرامۆژ دەکرێن بەڵام لێ بۆ جۆرە نییە منداڵ کە پێش بکەوێتە سکی دایکەوە بەرنامە ڕێژێکی تەواوی بۆ دەکرێت و داوا لە هەموو خەڵک دەکرێت وشیاری هەیە بەردەوام وشیاری هەیە دەتوانم بڵم ڕۆژانە بە کاتژمێ بەردەوام وشیاری دەکرێت و خەڵک لە ئاستێکدا لە سەرەتای ژیانەوە وشیار دەکرێتەوە منداڵ دەبێت بە جۆرێک هەڵسوکەوتی لەگەڵ بکرێت و کاتێک کە دەتەوێت پلان دابڕێژی بۆ منداڵ تکایە فلان سنتەرەیە فلان شوێنەیە ئەو شوێنە ئاگادارە وریایی بدەن بەو شوێنە واتە کارەکەی ئەوە ئەوەش دەبێت ئەم دیدارە زیاتر برەو بدەن بەو سنتەرانەی کە سنتەری ڕاوێژکارین چ بۆ ڕێخستنی خێزان چ بۆ ژمارەی خێزان ئەمانە هەمووی بێتە ناو دیدارەکەی ئێوە دەکرێت هەوڵ بدرێت بۆی ئەوانە هەمووی بکرێتە ناو یەک پلانەوە یاخود یەک پاکێج بۆی کە بەیەکەوە ئامادە بکرێت تا بتوانین بە هەموو لایەکەوە سوودی لێبین. دکتۆر من دەبینم کارەکەتان زۆر دوورمەودایە زۆر بازنەکەی بەرەبەرە گەورە ئەبێتەوە گەر بەم شێوەیە بڕواد دیدارەکەی ئێوە دەکرێت ڕێکخراوەکانی نێودوڵەتیش لەگەڵتانە بەشدار بن ئێستا لەگەڵمان بەشدارن ئێستا بەشدارن UNICEF WHO ڕێکخراوی هاوڕێتی منداڵی کوردی ئەمریکی ڕێکخراوی خۆمان منداڵ پارێزان کۆمەڵی ڕێکخراوی ترمان بان کردووە بەڕاستی ئەوانە بۆ هەندێکیان سوپاس و پێزانینمان ئامادەکردەوە کە لە یەکێک لە بەڕگەکانی دیدارەکە پێشکەشی دەکەین دەمانێت بەڕاستی هەمانگیێکی زۆر بەهێز لەگەڵ ئەو دیدارە نێودەوڵەتانە بکەین و ڕێکخراوەکان بە هەموو شێوەیەک ئامادەمە لەگەڵمان سێکتەری پەروەردە و خوێندن چی چونکە تەندروستی باسی ئەو بکەم بەڕاستی ئەم جارا من پێش دەنابێت
خاڵێکی زۆر گرنگ کە ئاماژەمان پێداوە بەڕاستی کەسێکی بەتوانای کوردستانمان هێناوە کە بەناوبانگە لەو بوارەدا کە پزیشکە لە بواری تیشک و سۆنەر بەڵام لە بواری پەروەردەی منداڵ زۆر بەتوانە و لێ هاتووە جنابی دکتۆر بەختیار تاڵەبانی دەربارەی پەروەردەی منداڵ قسە دەکات بە دەتوانم بڵێم بە دوور و درێژی و بە تێر و تەسەلی دەگەینە خاڵێک کە پەروەردەی منداڵ چ دەگەێنێت و ئەو پەیامەی کە لە پەروەردەی منداڵدا هەیە چییە و ئێمە چ لە پەروەردەی منداڵ چاوەڕێ دەکەین چۆن وا بکەین بە هەموو لایەک ئەو پەروەردەی کە بۆ منداڵ دەکەین لە سەرتاوە تاوە کۆتایی ژیانی منداڵی مەبەستم سوود بە کۆمەڵگە بگەێنن بەڕاستی دەبێت ئێمە سێکتەری پەروەردە بکەینە خۆراکی ژیان بیکەینە ڕۆحیەتێکی بە تایبەتی لە دیدارێکی بەم شێوە لە پانێڵێکی بەم شێوە بێگومان لایەنێکی زیندوی سەرەکی ناو دیدارەکەیە و کەساتێکی بەناوبانگە کە لەو بارەدا زۆر وتار و نووسین و لێکۆڵینەوە و چالاکی و کۆمەڵێک شتی هەیە هەر لەبەر ئەوەش بەڕاستی بە تایبەتی لە شاری سلێمانیەوە بەو گەرمایە هەنگاو دەنێت لەبەرەوە بە سێکتەرێکی زۆر گەوری دەزانین و وا هەز دەکەین پەروەردەی منداڵ ڕۆڵی زۆر سەرەکی هەیە هاوشان لەگەڵ تەندروستی منداڵ بۆ ئەوەی کەوا کۆمەڵگا لەو دەلاقەیەوە بگۆڕین لەو ڕێڕەوە بتوانین بچینە ناو جیهانێکەوە کە هەست بکەین شتێک بۆ منداڵ دەکرێت شتێک بۆ دوا ڕۆژی نەتەوەکەمان دەکرێت ئێمەش باوەکو وڵاتان بگەینە ئاستێک نەتەوەی کورد میلەتی کورد کە چەند ساڵە دەچەوسێتەوە هەر لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی بیر و بۆچوون و بیرۆکەکانی خۆمانەوە شتێک بۆ خۆمان بکەین زۆر تەواو دکتۆر وتەیەکی عەرەبی هەیە العقل السەلیم في الجسم السەلیم عقڵێکی تەندروست هزرێکی تەندروست لەناو لاشەیەکی تەندروستایە بێگومان لەو وتەیە من هەندێک ڕەخ نەدەگرم باشە لەبەرەوەی تەندروستی لە پێش هەموو شتێکە باشە بەڵام هەندێک نەخۆشی هەیە بۆ نمونە لەوانەیە پەیوەندی منەمێ بڵێن پەیوەندی بە هەزرەکەەوە نەبێت لە عقڵەکەەوە بە هیچ شێوەیەک منویستم بڵێم ئەو منداڵانێکە بۆ نمونە خاوەن پێداویستێکی تایبەتن ئەوە باباسکەین بەڵێ ئەوانە چۆن جێگانە بێتۆ لایەوە ئێمە بەڕاستی ڕێز و تەقدیر و گەورەی هەموو کەسێک دەگرین کە بە چاوێکی ڕێز و شکۆ سەیری منداڵ بکەین بە هەمومان و ئەو وتەیە کە دەڵێ عقلی سەلیم یاخود هۆشی تەواو لە جەستەی تەواودایە بێگومان بەلایەنێکەوە ڕاستە بەڵام بەلایەنێکەوە لە بیرمان نەچێت کە گەورەترین زانای فیزیایی سەردەم کە ئەو ماوەیە کۆچی دوایی کرد هەتا کۆچی دواییشی لەسەر کورسی بوو تەنیا سەری دەجوڵا کە ویستیان گەورەترین گۆڕانکاری مرۆڤی بێنە ناو نەشتەرگەریەوە کە سەری کەسەکە بگۆڕن نەک لاشە و جەستەی تەواو نەبوو هیچ شوێنێکیش نەدەکرد کەواتە مەرج نییە بڵێ تەندروستی تەنیا ئەوانەی کە تەندروست نین هیچ بوارێکیان نییە ئەوانەی کە تەندروست نین کۆمەڵێک کاری زۆر گەورە دەکەن بەڵام تەندروستی دەرونی کاریگەری هەیە دکتۆر لێرەوە دەڵێن ئەو وتەیە دەبێت بۆ شێوەیە بەکاربێنین کە هەوڵی تەواوی خۆمان بدەین بۆ ئەوەی کە هەموو لایەکمان تەندروستی بەهێز و باشمان هەبێت باشە ڕێگە نەدەین تەندروستیمان بکەوێتە خاڵێکەوە کە ڕێگر بێت باشە لەبەرەو پێشچوون زۆر باشە دکتۆر من باسی تەندروستێکی دەرونی ئەەکەم دەزانین 23,000 منداڵی پەنابەر هەن لە کەمپەکانە ئەژین و ڕەنگە تەندروستێکی لە ڕووی جەستەوە تەندروستێکی باشیان نەبێت بەڵام تەندروستێکی دەرونی باشیان نەبێت کەسانێک نەبێ بە دەمیانەوە بچن پێمان بڵیت کە ئەوان لە ناو دیدارەکە بە چێوەیەک کار بۆ ئەو منداڵانە کرد یان تەنها بەس بۆ منداڵانی کوردستانە ڕاستی ویسمان کە هەموو کەمپەکان ئاگدار بکەین تەنانەت بەشداریانکەین بەس بەداخەوە لەبەر بوونی قەرەباڵغی ڕاستی نەمانتوانی ئەو هەنگاوە بگرینە بەر وەکو کە کۆرۆنا بەڕاستی ئەمە دەبێت بیرەوە بکەینەوە کە بەردەوام ئامادەیە نەمانویست خۆمان بکەینە خاڵێک کە کێشە و گرفتێکی ترمان لە لایشترەوە بۆ دروست بێت ئەگەرنا بەڕاستی تەنانەت منداڵانی خانەی نەوجوانان بە تایبەتی بانکێشتم کردن کە ئامادە بن بەڵام هەم بەڕێزیشان لەبەرەوە گوتیان ژمارەکە زۆرە لەوانەیە 100 منداڵ بێ شوێنەکە هۆڵێکی داهرا و گونجاو نییە بێگومان هەر کارێک لە سەرەتا پێویستی بە هەنگاوە یەکسار بە هەنگاوە گەورەکان ڕەنگە لە هزرا بە هەنگاوی گەورە دەست پێوەکە بەڵام بۆ جێبەجێکردی بە هەنگاوێکی بچووکتر پێ بەپێ زۆر سپاس دەکەین دکتۆر محەممەد حەسەن پسپۆڕی
پزیشکی پسپۆڕی منداڵان و سەرپەرشتیاری دیدارەکە ئەم بەیانێ لەگەڵمان بوویت هیوادارم ساڵێکی دیکە مەژنیە لە هەمان شوێن لە شوێنێکی تر بە ئستۆدیۆکەمان لە فەزایەکی دەرەوە فەزایەکی ئازاد بە دڵی خۆمان یا لە ناو دیدارەکەی ئێوە لەگەڵتانە بین ئەو بەیانیە و چاوەڕەتانی کە ئێوە لە دیدارەکەشە بەشدارن زۆر سپاس بۆ کوردستان کە ڕاستی هەنگاوی گەورەی ناوە هەر لە سەرتاوە لەگەڵمانە وان پشت و پەنایشی بەهێزمانە زۆر سپاس بۆ بەڕێوەبەری کەناڵەکە کە بەڕاستی بە هەموو شێوەیەک دێتوان بڵێم پشتی گرتوین و یارمەتیشی بەهێز داوین ئێمە خۆشحاڵین دەستان خۆش بێت وە بە هیوای سەرکەوتنی هەنگاوەکانی دیکەشتا دووبارە سپاسانەکەین بەخێرات بەڵێ پێکەوە دەچین کەش و هەوای کوردستانی گەورە ببینین و دواتر دەگەڕێم وڵات. دکتۆر کە بە لەوەبەر باسی هاتنی میوانێکی کرد بۆ هەولێردی لەم گەرمایە باسی گەرمای کردجا ئێوەش گەرماتانە من کەم بەیانێ زۆر گەرمان بوو بەڵام بابەتێکتان بۆ باسەکەم زۆر جیاوازە لە کەش و هەوای ئەمڕۆ کە باسی گەرما ئەکەین قەت بیستوتانە لە هاوینا بەفر ببارێت شەپۆلێکی بەفربارین چیای ئەرجیسی لە تورکیا گرتۆتەوە و شەپۆلەکی بەفربارین بەرزایی و چیاکانی شاری قەیسەری لە تورکیا گرتۆتەوە و ناوچەیەکی سپی پۆش کردووە. بەفرەکە ناوەندی خلیسکانەی سەربەفر و تەلەفریکی شارەکەی گرتۆتەوە کە گرنگترین ناوەندی گەشتیارین لەو سنوورە و 3970 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ببینن چەند جوانە کە لوتەکەی شاخەکە بەفرێکی سپی گرتووە و خۆی بە سپی باڵا پۆش کردووە و دوای شەپۆلی بەفربارینەکەش پلەی گەرما لە شاری قەیسەر 5 پلەت دابەزیوە و کەش و هەوا گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێمە لێرە گەرمامانە لە شوێنێکی دیکە کە ئەوەندەش دوور نییە لێمانەوە بەفر دەبارێت و ساردە. ئەمەیە جوانی سروشتی ئەم جیهانە گەورەیە با سروشتی جیهان بپارێزین ژینگەی جیهان بپارێزین ژینگە پیس نەکەین بۆی کە لەسەر سروشتی خۆی بەردەوام بێت و هەموو وەرزەکانمان بە جوانی نیشان بدات.
پارکی نیشتیمانی دۆڵی منزور لە پارێزگای دەرسیم لە باکووری کوردستان. ئەمە بابەتەکەمانە کە ئێستا قسەی لەسەرەکەم. لەسەر ڕووبەری 42,000 هێکتار زەوی دروستکراوە. چەندین دۆڵ و تاڤگا لە ناو پارکەکەدا هەن. ئەوە شوای کردووە جوانێکی تایبەت بە شارەکە ببەخشێت و ببێتە یەکێک لە ناوچە گەشتیارەکان و ڕۆژانەدایان گەشتیار دەیان کیلۆمەتر دەبێت ببڕن تا سەردانی پارکەکە بکات. ئێمەش بێگومان ئەوانی کە ئامادەکاری بۆ ئەم بابەتە جواناناکەن لە پرۆگرامی ڕۆژباش کە وێنەیەکی جوان دیمەنێکی جوان دەبینن ئێوە بێ بەش ناکەن بۆ ئێمەش بۆ ئێوەی دەگۆزین. پارکی نیشتیمانی دۆڵی مۆنزور لە پارێزگای دێرسیم لە باکووری کوردستان یەکێکە لە گەورەترین پارکە نیشتیمانیەکانی تورکیا و چەندین دۆڵی جوان و سەرنجڕاکێشی وەک پولومور، ئاغڵار، مەرجان و هەواچووری تێدایە. لە زستاندا بە دیمەنی سپی و لە هاوینیشدا بە دیمەنی سەوزایی بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیان و گەشتیاران. جۆرافیامızda endemik bitkiler. بەڕاستی شوێنێکی دڵڕەفێنە و جوانیەکەی جیاوازە بۆ بەسەربردننی کاتێکی خۆش هاتوین بۆ ئێرە لە ڕێگا هیلاک بووین بەڵام کاتێک دەگەینە ئێرە پشوو وەردەگرین. بەشێک لە گەشتیاران و هاوڵاتیان ڕێگەیەکی دوور و چەند سەد کیلۆمەتری دەبڕن تا دەگەنە دۆڵ و شێوەکانی پارکی نیشتیمانی مۆنزور لە دەرسیم. بەشێک لە گەشتیاران یەکەم جارە سەردانی ناوچەکە دەکەن بەڵام دەڵێن هەوڵ دەدەین لە داهاتوودا سەردانی ناوچەکە بکەنەوە. Yani bizim özellikle de orada gördüğümüz hayvanlar. ڕێگایەکی دوور و سەختمان بڕیوە بۆ بینینی سروشتی جوانی ئێرە تا بڵێ جوان و سیحراویە یەکەم جارە دەینە ئەم پارکە بەڵام هەوڵ دەدەم جارێکی دیکە چانسی ئەوەم هەبێت سەردانی ئەم شوێنە بکەمەوە. پارکی نیشتیمانی دۆڵی مۆنزور لە پارێزگای دێرسیمی باکووری کوردستان لەسەر ڕووبەری نزیکەی 42,000 هێکتار زەوی دروستکراوە. بوونی سەرچاوەکانی ئەو تاڤگە و جۆرەکانی ڕووەک 4 وەرزی ساڵ جوانیەکی نایەب و ناوازەی بە شارەکە بەخشیوە. ئەوە شوای کردووە گەشتیارێکی زۆر بۆ سنوورێتی پارێزگاکە ڕابکێشێت. ئێستاش با بەهای دراوە بیانیەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستانتان بۆ بخوێنمەوە. کە $100 ئەمریکی بەرامبەر بە 149,425 دیناری عراقیە. 100 یۆرۆ بەرامبەر بە 182,500 دیناری عراقیە. 100 پاوەند بەرامبەر بە 211,500 دیناری عراقیە و 100 لیرەی تورکیش بەرامبەر بە 17,500 دیناری عراقیە. 100 تومانی ئێرانی بەرامبەر بە 6,330 دیناری عراقیە. مسقاڵێکی زێری عیار 24 بە 445,000 دیناری عراقیە. مسقاڵێکی زێری عیار 21 بە 400,000 دیناری عراقی. مسقاڵێکی زێری عیار 18 بە 342,000 دیناری عراقی. بەڵێ زۆرینەی مۆبایلەکان کێشەی بارگاویان هەیە. ڤلادیمەر کریستینکۆ شارەزای بواری ئەلکترۆنی لە رووسیا ڕایگەاندووە زۆرینەی بەکارهێنەرانی مۆبایلە هۆشمەندەکان کێشەی خێرا دابەزین واتە هەر خۆمان پێڵین شەحن یان بارگاویان هەیە. دەڵێت نەبوون یاخود خراپی هێڵەکانی ئینتەرنێت دەبێتە هۆی زوودابەزینی شەحنی مۆبایل چونکە وا دەکات بەردەوام بە دوای دۆزینەوەی تۆڕی ئینتەرنێتدا بگەڕیت ئەوەش وزەی باترێکەت دەبات. هەروەها کردنەوەی ئەپلیکیشنەکان لەسەر شاشەی مۆبایل و دانەخستنیان قورسایی لەسەر ڕام دروست دەکات و دەبێتە هۆی زیاتر بەکارهێنانی وزەی پاترێکە کەواتەوانەی کە بەردەوام بەدەست دابەزینی شەحنی مۆبایلەکان و کێشیان هیان خۆیان و پاوەربانکەکان هەمیشە ئەمەدەن ئەوە بزانن کە هۆکارەکان بۆ ئەم خەڵانە دەگەڕێنەوە. لە ناوچە شاخاویەکانی کۆریای باشوور باکەمێکیش بچینە ئەوێ بزانین چی هەیە لە ناوچە شاخاویەکان. کۆگایەکی گەورە بۆ هەڵگرتن و پاراستنی سەدان هەزار تۆی میوە گوڵ و ڕوەک دامەزراوە بۆ ئامانجەی کە لە ئەگەری ڕوودانی هەر جۆرە کارەساتێکی سروشتی یاخود شەڕ و تەقینەوەی ئەتۆمی ئەم تۆیانە بۆ نەوەکانی داهاتووی مرۆڤەکان بمێننەوە. لای کوێستانەکانی کۆریای باشوور کۆگایەکی گەورە بۆ هەڵگرتن و پاراستنی نزیکەی 100,000 جۆر تۆی میوە گوڵ و ڕووەکی جیاواز لەلایەن حکوومەتی کۆریای باشوورەوە دروست کراوە.
ئەم پلانە بە مەبەستی پاراستنی جۆرەکانی میوە، گوڵ و ڕووەکەکان لە بەرامبەر هەر جۆرە کارەساتێکی سروشتی وەکو تەقینەوەی وێستگەی ئەتۆمی یاخود شەڕ و گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای زەوی جێبەجێ کراوە. ئەم کۆگایە بە مەبەستی پاراستنی جۆری میوەکان، گوڵ و ڕووەکەکان بۆ نەوەکانی داهاتووی مرۆڤ کراوەتەوە. ئێرە بە سیستەمێکی تەواو پێشکەوتوو بنیاد نراوە. ساردخانەی تایبەتی هەیە، شوێنی تایبەتی هەڵگرتنی تۆوی میوە و گوڵ و ڕووەکەکانی تێدایە. لاگەری ڕوودانی هەر جۆرە کارەساتێکی سروشتی یاخود شەڕ و تەقینەوەی وێزگەی ئەتۆمی هەموو شتەکان تێیدا پارێزراو دەبێت. بەڕێوەبەری کارگەکە باس لەوە دەکات جگە لە 5,000 تۆی میوە لەم کۆگا گەورەیە نزیکەی 100,000 جۆر تۆی گوڵ و ڕووەکی جیاواز کە زۆربیان بە ئێستاشەوە لەسەر زەوی نەماون هەڵگیراون. لە ڕووی جوگرافیەوە کوێستانەکانمان هەڵبژارد بۆ دروستکردنی ئەم کۆگایە. ئێمە تونێلێکمان بە قوڵایی 46 مەتر لەسەر ئەم ناوچە شاخاویە هەڵکاند. بەم جۆرە کۆگاکەمان لە ناودڵی ئەم ناوچە شاخاویە دروست کردووە کە لە بەرامبەر هەموو جۆرە کارەساتێک پارێزراوە. کۆگاکە خاوەنی 8 نوهەمە و لە ڕێگەی ئاسانسۆرەوە هاتوچۆی تێدا دەکرێت. شوێنی دروستکردنی کۆگاکە لە ڕاستیدا شوێنێکی استراتیژیە، دەور و پشتی کامێرای چاودێری هەیە، هاوکات چەندین کارمەند و پاسەوانی تایبەتیشی هەیە. جگە لە کارمەندان، بەڕێوەبەرەکان کەسانی ئاسایی بۆیان نییە کە سەردانی ئەم کۆگایە بکەن. هەموو داتا و زانیاریەکانیشی لە دەستگای ئەمنی کۆریای باشوور هەڵدەگیرێت. دەنافەرێقی کوردستان 24. شارستانەتی مرۆڤایەتی دەرکی بەوە کردووە کە گۆی زەوی زۆری پێویست بەوەیە کە بەم شێوەیە تۆی میوە و تۆی خۆراکەکانی بۆ هەڵبگرێت یاخود بە شێوازێکی تر خۆراکەکان بۆ ئۆرگانیکردن یاخود بە ئۆرگانی بوون بهێڵنەوە یا بگەڕێنەوە بۆ ئەو سەردەما و زیاتر خواردن تەندروست هەبێت. با من باسێکیەوە بکەم لەگەڵ باسکردنی تۆی ئەو گوڵە و یاخود ئەو خواردن و میوانە ئەوم بیر هاتەوە کە لەگەڵ چالاکوانێکی ژینگە پارێز کات ڕۆژێکیان لە گفتوگۆ بووین قسەمان دەکردی بۆ خەڵک هەیە لە ناو ژینگەیە هەمیشە ئەڵێن هیچ شتێک فڕێمەدەن، هیچ پاشەڕێ فڕێمەدەن، بەڵام بۆتان هەیە یەک شت فڕێدەن، ئەویش تۆی هەر میوەیە کە دەیخۆن ئەوە مەکەنە ناو ئەو کیسەی چۆنەڵێت نایلۆنی ئەو خۆڵ و خاشاکێک کە هەڵی ئەگرن دەیبەن فڕێ ئەدەن. ئەوە هەڵ بدەن لە هەر شوێنێکن ئەگەر هەر میوەیەکتان خوارد عرزەکە بە هەر شتێک بۆ لەبەردەستانە چاڵێکی بۆ بکەن و تۆی میوەکانی تێبکەن یاخود تۆی میوەکان بخەنە سەر زەوی. بەم شێوە دەتوانین بڵێن تەنها بۆتان هەیە کە تۆی میوەکان فڕێنەدەن بۆ ناو خۆڵ و خاشاکەکان بەڵکو بۆ سەر سروشتی بگەڕێنەوە بۆ هیوایە کە سروشتی گۆی زەوی بە جوانی بمێنێتەوە. و دیسان و هەر ناو بابەتی سروشت و پاراستنی سروشت دەمێنینەوە کە لە بەریتانیا کێڵگەیەکی تایبەت بە مێرووە سوود بەخشەکان دامەزراوە کە ملیۆنان جۆری مێرو لە خۆ دەگرێت و سوودی ئەم مێروانش بۆ لە ناوبردننی ئەو نەخۆشیە کشتتوکاڵی و باخەکان دەگەێنێت کە مەبەست لە دامەزراندنی ئەم کێڵگە تایبەتە گەڕانەوەی مێرووە سوود بەخشەکانە بۆ ناوژینگە و کۆتایی هێنان بە بەکارهێنانی مادە کیمیایە دژە نەخۆشیە کشتتوکاڵەکان. جا بیست بوومان کە خەڵک باڵندە و ئاژەڵەکان بەخێو بکات، نەمان بیست بوو کە مێرو بەخێ بکرێت، ئەویش بۆ پاراستنی ژینگە ئەوە تا مێروش بەخێو دەکرێت. باپێکەوە بینەر. جوتیارانی کێڵگەیەکی تەماتە ماوەی چەندین ساڵە بە دوای وەڵامێک دەگەڕێن بۆ بەدەستهێنانی بەرهەمە کشتتوکاڵەکان بەبێ بەکارهێنانی مادەی کیمیایی بۆ لە ناوبردننی ئەو نەخۆشیانەی تووشی کێڵگە کشتتوکاڵی و بەرهەمە کشتتوکاڵەکان دەبنەوە. ڕەنگە ئەم کێڵگە بەریتانیە کە تێیدا ئەو مێرووە سوودبەخشانە بەخێو دەکات وەڵامی ئەو نیگەرانیە بداتەوە و لەمەودووە بۆ لە ناوبردننی نەخۆشی پشت بە مێرۆکان ببەسرێت وەک لە سەرەتای شارستانەتی مرۆڤایەتی پشت بەو ڕێگەیە دەبەسترا. نزیکەی 10 میلیۆن جۆر مێرو بەخێو دەکەین و بەرهەمیان دەهێنین لەسەر ئاستی جیهان 130 میلیۆن مێرووی سوودبەخشەیە کە ئێمە دەمانەوێت زیادیان بکەین بۆ بەرهەمە کشتتوکاڵەکان بەکاری بێنین و بگەڕێینەوە بۆ بەرهەمە خۆراکی ئۆرگانیکەکان. کۆمپانیا و کێڵگەیەکی بەرهەمهێنی تەماتە لە فەڕەنسا بۆ هاوکاری ئەم پرۆژەیە لە زەویەکی
4500 متر چوارگۆشەیە ئەم پرۆژەیە جێبەجێ دەکەن و چاڕوان دەکرێت بەهۆی ئۆرگانی بوونی بەرهەمی تەماتەکەیان کە خواستێکی زۆری لەسرە ساڵی داهاتوو 1200 متری چوارگۆشەی دیکە زەوی بە تەماتە بچێنن. ئەم کێڵگەی ڕێگە ئاسان و سادە دەکات بۆ دووبارە گەڕانەوە و زیادکردنی ئەو میێروانە کە سوودبەخشن و پارێزگاری لە سروش دەکەن لە هێرشی زیندەوەری وەک مێشە سپی و جۆرەکانی دیکەی لەو شێوەیە. هەفتانە 126 جۆر لە مێرو لە سندوقی پلاستیکی دادەنرێت و ڕەوانەی کێڵگەکانی کشتتوکاڵی دەکرێت. بە وتەی لێکۆڵەرەوان ئەم پرۆژەیە ڕێگە بەوە دەدات جۆری زیاتر لەو مێروانە بەرهەم بهێنرێن کە ئەمەش ئاشتبوونەوەی ژینگەیان لەگەڵ مێرووە سوودبەخشەکان کە بەهۆی ماددە کیمیایەکان لە بەرهەمهێنانی خۆراکە کشتتوکاڵەکان پێگەی خۆیان لەدەستدا بوو. بێگومان ئەو جۆرە بەرهەمە کشتتوکاڵیان ئەو جۆرە خۆراکانە زۆر تام و چێژ و لەزەتێکی تایبەتیان دەبێت بۆ هیوایی کە جیهان بگەڕێتەوە بۆ بەکارهێنانی ئەو جۆرە شتانە و لەم مادەکیمیانن چۆنەڵێت ڕزگارمان ببێت و تەندروستێکی باشمان هەبێت. جا ئێستاش ئەچینە بەرازیل باس لە بارانبارین و بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاچەکان کەوای کردووە لافاو لە زۆرینەی شارەکانی بەرازیل دروست بکات. ئەوەش بۆ هۆی ئەوەی دەیان ئۆتۆمبیل و شەقام لەو وڵاتە ژێر ئاوکەون و ئاستەنگی بۆ هاتوچۆی پیادە دروست ببێت. هەروەها حکوومەتی ئەو وڵاتە ناچار بوو پردی پەڕینەوەی تایبەت و کاتی بۆ هاوڵاتیان لە شقامەکان دابنێت و کێشەی هاتوچۆی پیادە کەم بکاتەوە. هەرچەندە ئێستا پلەی گەرما لە بەرازیل بەرزە، بەڵام دروست بوونی لافاو لە هەموو وەرزەکان ئەگەرێکی بەهێزە و ساڵانە بە بەردەوامی ئەو دیاردە سروشتیە ڕوو دەدات. لاتانە سەرەتای پرۆگرامەوە باسیەوەم کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاسکیل سواریە وتیشمان بابەتێکمان بۆتان ئامادە کرد و سەبارەت بەوە جا ئەمڕۆ پاسکیل سواران ڕۆژی خۆتانە و باسی سلێمانی عەبەکە یەکێکە لە ناوە دیارەکانی شاری سلێمانیتان بۆکەم کە تەواوی تەمەنی بەخشیوە بە پیشەی فرۆشتن و چاکردنەوەی پاسکیل لە تەمەنی 6 ساڵیوە دەبێتە هۆکارێک یاخود یا بێتە هۆکارێک بۆی کە بچێتە ناو کارەوە خۆی بۆ خۆی ئەمیش بە یارمەتی براکەی لە دوکانێکی بچووکی پاسکیل فرۆشتن هەر لەو دەمەوە حەز و خولیایەکی تایبەت بۆ پاسکیلی دەبێت و بەم شێوە دەستەکا بەکارکرد. تەمەنێکی درێژی بەدیار پایدەر و ویل و زنجیری پاسکیلەوە بردۆتە سەر. وەسێتی کردووە دوای نەمانیشی پاسکیل وەک یادگاری لەسەر گۆڕەکەی دابدرێت. زۆر زۆر پێخۆشحاڵم کە لەگەڵ پاسکیلم هەتاکوونێ لای زۆر برادرم بۆ سەعودەتومە کە مردیشم بە پاسیە بخەنە قەبرەکەمەوە. زۆر ینی پێخۆشحاڵم بە ئیشەکەم. دوایەوەش ئێستاش پاسکیلم ماوە هی ساڵەکانی 62 دڵم نایە بفرۆشم زۆر جا دەرێنم و خۆم سواری ئەو پاسکلێژە بم گەڕانێکی پێکم و بەمەوە ماڵەوە دایێنم. لە ڕۆژی پاسکل سواریە بە شاگردەکانم وتووە سواری پاسکل بن و بە قەراغا بڕۆن کە سیاری لێتان نەیە خۆزگە ڕۆژی پاسکل سواری جادەیەکیشە بۆ وایە کە پاسکیلی تیا بڕۆشتایە وەکو جادەکانی ئەوروپا. مام ڕەحیم زیاتر لە 30 ساڵە هاوڕێ و هاوپیشەی سلێمانی عەبەکەیە. هەر لەویشەوە پیشەکە فێر بووە. ئەرکی بەجێهێنانی وەسێتی هاوڕێ دێرینەکەشی گرتۆتە ئەستۆ. إذا الرجل وثم ما مسلمان باس المشتري عزيزه وزحمته وعزلنا يعني كل ودينا والله من عمرنا من خليجي أو ابنه شو عقل راسك يدوسي مني عقل الرجل مردم قاسين لسا قبركم داني عقل من مردم قاسين لسا قبركم وشل سيد أنا مردم أهل إن شاء الله بإذن قوتهم عقل مردي إخوانا قران قاسين قلم ليه وداني مشون ريعه. عاشقانی پاسکیل هاوشێوەی سلێمانی عەبەکە زۆرن کە دەیانەوێت پاسکی سواری ببێتە کولتور و لە نێو کۆمەڵگادا گرنگی زیاتری پێ بدرێت. یەکێک لە ضروریەتەکان پێم وایە بۆ تەندروستی ئینسان
ئەگە تێ بتێ ژینگە دۆزبی دەبێ وەرشوان بی وەرشوان یەکەوەی کە لەوانێک کە دوورە خاتۆ لە هەموو نەخۆشیەک لەشێکی تەندروست هەتا کۆمەڵگەیەکی تەندروستە لە وەرشوانەوە دەسەکەوێت ئەجا ئێمە گروپمانەیە بۆ نەشەوانە هەفتەی دووشەوە دەرەچین یا بانیان جومان دەرەچین ئەم گروپانە لەو سەرجادانە هیچی یاساشکێنی ناکەین ئەمە یا ڕێز لە یاساگرین ئەمە پاسکی لەگەم وەرشێکە هەم شتێکی جوان پێشش کۆمەڵگاکەین. پاسکل سواری ئەگەرچی بەیەکێ لە وەرزشە گرنگەکان دادەنرێت بەڵام هێشتا وەک پێویست لە کوردستان گرنگی پێنەدراوە. لە ڕۆژی جیانی پاسکیل سواریدا بەکارهێنەرانی پاسکیل دەخوازن لە ڕێگای چالاکیا وەرزشیەکانەوە ڕۆشنایی زیاتر لەسەر سوودەکانی پاسکیل بخرێتە ڕوو پاسکی سواری لە کوردستاندا بکرێتە کولتور. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. لە ڕۆژی پاسکی سواری دەڵێن بۆ هیوایی کە پاسکی سواری ببێتە کولتور و بە کولتور بکرێت خەڵکی بە هەموو چێنش توێژەکانیانەوە بە هەموو ڕەگەزەکانەوە بتوانن سواری پاسکی بن. ئەم چالاکیانش بۆی ئەنجام دەبێت بۆ یەکە بە کولتور بکرێت. زۆر سپاسڵانەکەم ئەم بەیانیە لەگەڵ من بوون و پرۆگرامی ڕۆژ باشتان بینی بە هیوای ڕۆژێکی خۆش و تا هەفتەی داهاتوو هاژەی هاوکارم دێتەوە لەت بەخواتانە سپێرم و باڵەوە.